بەناوی خوای بەخشەندە و میهرەبان بەڕێزان ئەم کاتتان باش بۆ هەڵقەیەکی تر لە تایبەتمەندیەکانی کەسایەتی ئاکادمیک و گفتوگۆی ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان. ئەم جار باسی ئەقلانیەتی گفتاری ئەکەین کە ئەبێ وەکو کەسێکی ئاکادمیک لە کاتی وتووێژی چا عەقڵێک لە وتنمانە دیاروێت. ئەقلانیەتی گفتاری ینی کاتێکە پەیوەندی ئەگریت، کاتێکە دەست ئەەکەی بە وتن و وانەوتنەوە بە ئاسانترین شێوە، بە باشترین شێوە، بە ئەمنترین شێوە بتانی ئەو ئامانجە کە هەتە بیپێکی و کەمترین هەزینەی تیا بکەیت و باشترین فێربوونی تیابێت. بۆ ئەوە بگەینە ئەم خاڵە یا ئەم ئامانجە ئەبێ وتەیەکی ئەقلانی چەند تایبەتمەندی بێ. یەکەمیان ئەوەیە کە ئەبێ سادە بێت، ینی دوور بێ لە پێچیدەگی و تێکەڵاوی و سەختی و حاڵی نەبوونی زۆر قورسیانی هاوکات کە قسەکە قوڵ و پڕمانایە ئاسان و ڕەحەتوێت بۆ وەرگرتن. قسەی ئەقلانی نابێ ئبهامی تیاوێت. ئبهام یعنی ئەگەر حدێک بۆ شتەکە دیاری ئەەکەی حدەکە بە عەدەد و ڕەقەم دیاروێت. مەسەڵەن کە تۆ بێژی فرە، من لە فرە تێکەچم، باشتر وایە بێژی 50 60 70 یا وەختێکێژی کەمیش بە عەدەدێک دیاری بکەی. بۆ نمونە ئەگەر هەزارە کەم بێژی مەسەڵەن 50 25 کە من لێم تێک نەچێ. قسەی ئەقلانی ئەبێ ئیهامی تیانەوێت. ئیهام ینی وشەیە کە ئەتوانێ 5-6 معنای بێت. ئەگەر تۆ دیاری نەکەی کام معنا بابەتی تۆیە و مەبەستی تۆیە، ڕەنگە تۆ معنای یەکەم بەرچاو بکەیت و بەرانبەر معنای پەنجەم هەڵگرێ و ئەوێتە هۆی ئەوە کە لە یەکتر حاڵی نەبین و ئەگەر قسەکەیش جێگەی ئەوەی بێت کە ئاسان بێت، خودی ئەم ئیهامە تێکی بدا و ئاسانیەکەی وا پێ بکات، تێک بچێ لێمان و سەرمان لێ بشێوێت. یەکێکی تر لەو خاڵانە ئەبێت لە ئەقلانی بوونی قسە بەرچاوی بکەین، ئەوەیە کە زۆر نێژین کەمیش نێژین، هەر ئەو نەبێژین کە پێویستە، زیاتر شەکەتی تێرێ و کەمتر حاڵی بوون سەختەکاتەوە، بە ئەنازە قسە بکەین. خاڵێکی تر ئەوەیە کە هەر لەو بابەتەوە قسە بکەین، بابەتی چواردەور سەرمان لێ شێوێنێت. پێویست ناکە بۆ تەمسیلێک، بۆ نوکتەیەک، بۆ داستانێک ئێمە ئەوە دوور بکەوینەوە لە بابەتەکە کە بابەتەکە لە بین چاو کوردی ێژێت نەفع سەری سەرمایە بخوات. خاڵێکی ترکە بێ بەرچاوی بکەین ئەوەیە کە لە بابەتەکانە کە ئەنفوسین و شخص ئەبێت ڕای خۆی دەرببڕێ، تۆ ناوێ ڕاکەت بە شێوەیەک دەرببڕی کە ڕێگە لە کەسی تر بگرێ. بێژە ئەمە نەزەری منە، ئەمە ڕای منە و من وا بیرەکەمەوە کە کەسی تریش بتوانێت ڕاو نەزەری خۆی دەرببڕێ. بەڵام ئەگەر بابەتەکە بابەتێکی علمی و زانستیە و جواوی دروستی هەیە، جواوە دروستەکە بەڕێکی بنە لە بەردەستی کەسەکە، مەڵێ ئەمە ڕای منە، بڵێ تا ئەمڕۆ علم و زانست ئەمەی ڕوون کردووەتە و ئەمە ئاخرین وڵامێکە تا ئەم کاتە هەیە و ئەوە من نامە بەردەستان. ئەبێ لە گفتوگۆی منتقیە یا ئەقلانیەتی منتقیە تۆ قسەکانت بە بەڵگە بچەسپێنیت، بەڵگەکانی و بەڕوونی ڕوو بکەیت و بینێتە بەردەستی کەسەکە و هەرچێ بەڵگەکان بتەوتر و ڕێکتر و یەکگرتروێت، بابەتەکە منتقیترە. و ئاخرین خاڵێکە بێ لە گفتوگۆی منتقیە بەرچاوی بکەین و کەسی ئاکادمیک لە ئەقلانیەتی گفتاریە هەمیشە بەرچاوێسی قسە بە پێی کات و زەمان و بەرانبەر و کەسەکانەکات و وریای کاتە، وریای بەرانبەرە، وریای مەکانە و وریای مەوزوعە کە هیچ کام لەمانەی لەدەست نەچوات. تا گفتوگۆیەکی تر و کاتێکی تر بەخوای گەورەتان نەسپێتین.